دووەمین ساڵیادی کۆچکردووی هونەرمەندی گەورە محەممەدی ماملەیە هەموو ساڵێک لە قەڵازێ چۆن دەڵێ خۆ ئامادەکردنێکی باشێ بۆ ئەو یادەوە ناتوانین بە لەحزە ئێمە ئەو یادە فەرامۆشکەین بە حکمی ئەو عیلاقە کۆمەڵایەتیە کە لەگەڵ خودی هونەرمەند محەممەدی ماملێ هەبووە بۆیە قەڵازێ وەک وەفایەک هەمیشە هەوڵماندا و کار و چالاکیانە بکەین. دیارە ئەو ساڵیش کار و چالاکیەکەمان خۆی لە چەند بەرهەمێکی هونەری بینیوبووە بە ئامادەبوونی هەردوو هونەرمەندی خۆشەویست کاک عەبدوڵڵا محەممەد و هونەرمەندی خۆشەویست کاک ڕابەر کوردستانی ئەو یادەمان بەرز ڕاگەتی وادارم جێگای ڕەزامەندی بینەرام بێت. دیارە ئەوە پرسیارێکی گرنگە حەز دەکەین یعنی ئەو عیلاقە و تێکەڵاویە هەبێت لێرە و ڕۆژهەڵات و باڵین باکوور باشوور هەمووی تێکەڵاو بێ بەڵام بە حکمی ئەوەی کە بەداخەوە توانم لێرە بڵێم وەزارەتی ڕۆژشنبیری ئەوە دەکەوێتە ئەستۆی ئەو وەزارەتی ڕۆژشنبیری لێرەدا کەمتەرخەمە بەڕاستی ئەگەرنا بۆنا ئەوە شتێکی زۆر باشە هەم گۆڕینەوەی کللتورە لە بینی دیارە نەتەوەکانی کوردیش هەم باشوور و باکوور وانە چەند کللتورێکی جیاوازیان هەیە ئەگەر بکرێ هەموو کللتورەکان لە فستیڤاڵێکی باشدا کۆ بکرێتەوە کارێکی زۆر باشە.